نزیکەی دەمانگە بڕیاری دروستکردنی سایلۆیەکی مۆدێرن بۆ هەڵەبجە دراوە، بەڵام تا ئێستا دەست بە پرۆژەکە نەکراوە. جێگری پارێزگاری هەڵەبجە بۆ پەیام دەڵێت تاو نەبوونی ڕێکارە ئیدارەکانی نێوان کۆمپانیای جێبەجەکار و وەزارەتی بازرگانی هەرێم هۆکاری سەرپێنەکەوتنی پرۆژەکەیە. سایلۆی پارێزگای هەڵەبجە لە مانگی حوتی 2022 تەرخانی بۆ کرا، نزیکەی 28 ملیار تەرخانی بۆ کرا، تەندەرینی بۆ کراوە، لیژنەی کردنەوەشی کردنەوە بڕیاری خۆیان ناوە کە بڕیارە سایلۆیەک بە سیعی 40,000 تانی دروست بکرێ لەگەڵ دەمەغزەنە، بەڵام بە هۆکاری جیاواز تاوەکو ئێستا کۆمپانیاکە دیاری نەکراوە کە بێت دەست بەکار بێ و ئازانم هێشتا هەندێک ڕێکاری ئیداری ماوە بۆ گرێبەستکردن لەگەڵ کۆمپانیاکە، دواتر تەمە ناکەین بە زووترین کار دەست پێ بکە. سایلۆیەکی گەورە و پێشکەوتوو بۆ سنووری هەڵەبجە و بەشەی دەشتی شارەزور کە دەکەوێتە سنووری پارێزگاکەوە پێویستە بەو پێی ساڵانە گەنم و دانەوێڵەی جوتیاران بە شێوەیەکی نازانستی هەڵدەگیرێت و لە جوتیاران وەردەگیرێت. ئەو سایلۆ نوێش بڕیارە بە زانستی دروست بکرێت و توانای عەمبارکردنی 40,000 تۆن گەنمی هەیە. ناوچەکەمان لەخوا بە زیاد ناوچەیەکی کشت و کاڵی دانەوێڵەی زۆرە بە تایبەتی بەرەومی دێم گەنم و جوۆ و ئەوانە هەیبن لەو هینی دەرە شیشە هەڵی ڕژن لەوێ هەر ماوەیەک لێرا بوو لە سیروان هەڵی ڕژێن و هیچ نییە، ینی جاری وای خراپە بێ. پارێزگایەک ناوچەیەکی کشت و کاڵی خوانێ بڕێ باش سایلۆی نەبێ وڵی ناڕەحەتە، ینی ئەو گەنمەش وەرەگرن هەنێکی خراپە بێ بە دیارچاوی خەڵکی ناوچەوە هەنێز ساڵێکیان لە مەزارەکەدایە ناو بۆنی ئەو ناوچەی گرت بوو سەرجادە عام. هەڵەبجە ناوچەیەکی کشوکاڵێ پێویستی بە سایلۆ هەیە، ناکرێت پارێزگای هەڵەبجە بە ڕووبەرێکی زۆر زەوی زراعی هەیە، بەهۆی نەبوونی سایلۆ کێشە و گرفتی زۆر بە فەلاح بۆ جوتیاران دروست کردووە. پێویستەکە حکوومەتی هەرێمی کوردستانی اهتیمامی زیاتری پێبا و بە دروستکردنی سایلۆ بۆ مەنتیقەکە. بڕیارە لە ناوچەی دەرەشیشی هەڵەبجە سایلۆیەک دروست بکرێت کە لە 10 عەمباری گەورە پێک دێت، نزیکەی 28 ملیار دیناری بۆ تەرخان کراوە، بەڵام تا ئێستا و کۆمپانیایی تەندەرەکەی بۆ دەرچووە لەگەڵ وەزارەتی بازرگانی لەسەر ڕێکارە ئیداریەکان نەگەیشتوونەتە ئەنجام. بەو هۆیەوە تا ئێستا پرۆژەکە بەردی نەخراوەتە سەربەرد. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.